ئێوە و لە بینەرانی بەڕێز بێت دیارە ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی دادگەری کوردستان لە چوارچەوەی چالاکیەکانیان بۆ سەرخستنی لیستی کۆمەڵی دادگەری ژمارە 285 گەرم و گوڕن بە گوڕوتینەوە کارەکەن. خەلیفان ناوچەیەکی ئیسلام پەروەرە، جەماوەری کۆمەڵی دادگەری تیادا زۆرە. لێرە ئەندامان و بەرپرسانی ناوچەکە بە گوڕوتینەوە کارەکەن بۆ سەرخستنی لیستی کۆمەڵی دادگەری کوردستان. ئەمڕۆ تیمەکان لێرە ئامادەیان هەیە، بەردەوامن لە بانگەشەکردنی ماڵ بە ماڵ و هەروەها هەڵواسینی پۆستەر و فلێکسەوە، هەروەها ئامادەیی کاندیدانی لیستی کۆمەڵی دادگەری کوردستانیش لێرە ئامادەیان هەیە. هاوشانی تیمەکان لێرەن و کارەکەن بۆ ئەوەی لیستی کۆمەڵی دادگەری کوردستان سەر بخەن. من نەسمەلای بەرپرسی ئەنجومەن سەرەتا قسەی لەگەڵەکەم. مامۆستا محەممەد سڵاوتان لێبێتن، کارەکانی کۆمەڵی دادگەری بۆ سەرخستنی لیستی کۆمەڵ لە ساستێکدان. سڵاوی خۆی گەورە لە ئێوەی بەڕێزیش دەستخۆشی لە کەناڵی ئاسمانی پێیامەکەین. دیارە ئێمە وەکو ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی دادگەری لە چەند ڕۆژی ڕابردوو بەردەوام بووین لە بانگەشەی هەڵبژاردن. تیمەکانمان بەردەوام بووینە لە چەند ڕۆژی ڕابردوو بەبێ پشودان دەستیان خۆشبی خوای گەورە پاداشتیان داتەوە، ینی بە شەو ڕۆژ بەردەوام بووینە و ئەمڕۆ هەر بەردەوامی لە بانگەشەی هەڵبژاردن لە سنووری خەلیفان. سنووری خەلیفان بە تایبەتی ئەمە خەڵکەکی ئیسلام پەروەر و دڵسۆزە لۆ ئەو دینەی داوا لە خەڵکی ئیسلام خوازی ئەو سنوورە ئەەکەین، ئەنی بە گەرم و گوڕی بچە سەر سندوقەکانی دەنگدان دەنگدا بە لیستی کۆمەڵی دادگەری کە جێی ئومێدی خەڵکە. بەڕاستی لیستی کۆمەڵ لیستێکی ئیسلام خوازە، ینی لە خەمی ئەو ملەتەدایە، بە تایبەتی ئەمە لە خەمی خەڵکی فەقیر و هەژار و ئەنی بەردەوام کاندیدەکانمان ئێمە نوێنەریمان بەردەوام لە دیفاعکردن بووینە لە خەڵکی مەزلومی ئەم کوردستانە و داوا لە خەڵکی ئەەکەین بە گەرم و گوڕی بچە سەر سندوقەکانی دەنگدان. ئەوانەی ینی لە مارێدا ئەنیشن باوەڕیان بە دەنگدان نیە، داوا لە ئەوانە شکەم پیامێکم هێل و ئەو خەڵکەش ئەو خەڵکە مسلمانەی کە ئەرێن دەنگدان باوەڕم پێنیان بە گەرم و گوڕی ناسنە سەر سندوقەکانی دەنگدان، ینی بەردەوام لە دەنگدان لە بۆی برێ و نەری ڕاستە و خۆیان ناڕاستە و خۆ خزمەت بەو دەسەڵاتدارە زال مستەمکارە ئەکەن ئەوانەی کە ناسنە دەنگدان. بەڕاستی ینی پێویستە بە هەموو خەڵکی کوردستان بە گەرم و گوڕی بچنە سەر سندوقەکان دەنگدان لۆ ئەوەی ئەم زوڵم و مستەمەل نەمینێ لەسەر ئەو ملەتەی. چاوەڕێتیتان لە خەڵکی قەزای خەلیفان هەیە؟ گوڕوتینی خەڵک چۆنە پێشوازیکردن لە تیمەکانیەوە؟ وڵڵا هەیە ئەلحەمدولیلا خەڵک بە گەرم و گوڕی پێشوازمان لێکە. خەڵکی سنووری خەلیفان خەڵکەکی باشە ئەلحەمدولیلا، ینی خەڵکەکی دڵسۆزە لە ئەو دینەی دایم ینی لەگەر حەق بێژیدا داواشیان لێ ئەەکەین بە گەرم و گوڕی بچنە سەر سندوقەکانی دەنگدان، چاوەڕێیان لێ ئەەکەین ئەنی لیستی کۆمەڵ سەر بخەن لە سنوورەکەمان. ئەنی خەڵک دەبی بێزاربی، دەبی وەڕز بۆ ینی بە تەواوی لەو دەسەڵاتە زال مستەمکارە، ئەنی پێی ناوێ خەڵک لە یا بکە و لە ماریژدانیشی بەبێ ئەوەی هیچ هەوڵ و تێکۆشانێک بدە. بەڕاستی بەبێ هەوڵ و تێکۆشان هیچ گۆڕانکاریەک ناکرێت. زۆر سپاس مامۆستا محەممەد. مامۆستا شوانڕابەر کاندیدی ژمارەیەکی لیستی 285 کۆمەڵی دادگەری. ساڵانێکە دەسەڵاتی هەرێم زوڵ مستەم لە خەڵکی دەکات، هەر لە پێنەدانی موچە لە کاتی خۆی، خواردنی چەندین موچەی هاوڵاتیان کاتیەوە نەهاتوە هاوڵاتیان ئەمڕۆ ئەم دەسەڵاتە سزا بدەن. بەناوی خوای بەخشندەی میهرەبان دیارە ئێستا ئێمە لە شار و چکەی خەلیفان واتە لە ناحیە خەلیفان لەگەڵ قەزای خەلیفان عەفوەن لەگەڵ کاندیدانی بەڕێز و لە خزمەت پۆلێک لە کادیرانی دانیسقە و بەرجەستەی کۆمەڵی دادگەری لە بارەگای کۆمەڵ کۆبووینەوە بۆ ئەوەی هەڵمەتێکی تری هەڵبژاردن دەست پێ بکەین. بۆیە ئێمە لای خۆمانەوە دەستخۆشیان لێ دەکەین کە لە ڕۆژانی ڕابردوو بە هیچ شێوەیەک درێغیان نەکردووە و ئەمڕۆ کەش هەڵمەتێکی تر دەست پێ دەکەن وەکو چەند تیمێک بۆ ئەوەی چەند پۆستەر و فلێکسێتی تر هەڵبواسن. دیارە قەزای خەلیفان مرکزێکە لە مرکزەکانی بڵێن منتیقە و عشیرەتی سوورچی و هەروتیش و چەندان عشیرەتی تریش وەکو خەڵک لێرە هەن وەکو خۆشنا وەکو باڵەکاتی و ئەوانە مرکزێکی گرنگە بۆ کۆمەڵ
لە مێژە لێرە خاوەن بارەگایە خاوەن کارە و هەنگاوی باشی ناوە و پێم وایە خزمەتی باشی بە خەڵکی ناوچەکە کردووە خەڵک گومانی باشی بەرامبەر بە کۆمەڵی دادگەریە و ئیستیجابەشیان باشەوە ئێمە دەستخۆشیشیان لێ دەکەین لە هەمان کات داواشیان لێ دەکەین کە دەنجیان بۆ لیستی 285 کۆمەڵی دادگەری بی دیارە سەبارەت بە خودی پرسیارەکەشت بەڕاستی کاگ ئازادی بەڕێز خەڵکی هەرێمی کوردستان لە دوای ساڵی 91 ئەگەر کەسێک ئەو کات لە دایک بی ئێستا تەمەنی 34 ساڵە واتە 34 ساڵە هەردوو لایەنی دەسەڵاتدار لە هەرێمی کوردستان حکومڕانی دەکەن حکومڕانیەکەیان حکومڕانیەکی خراپ بووە بە نمونە دیار بووە بە واقع دیار بووە کە زۆربەی خەڵکی کوردستانیان لێ ڕازی نییە ئەوەی ئەوانی هێشتۆتەوە ئەوەیە کە بەڕاستی پەیوەندیان لەگەڵ خۆر ئاوا باشە بە حکمی ئەوەی کە خزمەت بە مەساڵیح و ئەجندای وڵاتانی خۆر ئاوا دەکەن لۆ لەبەر ئەوەی یەک لە ڕووی ئەخلاق و پەروەردە مەسەلەن تەماشای دەکەی لە منهەجی پەروەردە منهەجیان دەستکاری کرد حتا ئاەت و حەدیث و ئەوانیان لە منهەجی پەروەردە دەرینا و لە هەمان کاتیشدا لە بەغداش یعنی نوێنەرایەتیەکی خراپی ئەو خەڵکە دەکەن تەماشە دەکەین لە دوای 2003 کە ڕژێمی سەددام ڕووخاوە ئەوان لە بەغدان سەرۆک کۆمار جێگری سەرۆک پەرلەمان ئێستا 4 وەزیریان هەیە 600 پۆستیان هەیە یعنی ماوەک پێش ئێستا 18 سەفارەتیان وەرگرت کە بەسەر خۆیان دادا بەشکرد بەڵام تا ئێستانەیان توانیە مادەی 140 لە دەستوردا جێبەجێ بکەن کە مادەی 140 پەیوەندی بەو ناوچانەوە بوو کە کێشەی لەسەرا دەبوایە ئێستا ئەو ناوچانەیان ڕزگار کرد بە ئازاد کرد بە جێڕابایان و سەر کوردستان بەڵام بەداخەوە لە 2017 نیوەی خاچی هەرێمی کوردستانیشیان لە دەستدا هەردوو لایەنی دەسەڵاتدار یەک دەڵێن کەرکووک دڵی کوردستانە یەک دەڵێن قورسی کوردستانە ئەمن نەمدیتووە لاشەی ئینسان بەبێ دڵبژی کاتێک کە دڵ دەوەستی لاشەش ناژی باشە خێرە هەرێمی کوردستان بەبێ کەرکووک دەژی هەندێکیان دەڵێن کەرکووک داگیر کراوە لە دوای 2017 بەڵام لە بەغدا شەڕ لەسەر پۆش دەکەن بۆیە بە پشتیوانی خوای گەورە ئەگەر خەڵکی هەرێمی کوردستان دەنگ بە کاندیدانی کۆمەڵ بدا ئێمە دەربچین لە بەغدا لە ڕێی پەرلەمان لە ڕێی یاسای باش دەردەکەین ڕێگری لە یاسای خراپ دەکەین و مافی خەڵک بەرجەستە دەکەین هەوڵ دەدەین ینی ئەوەی موچەیە ئەوەی میزانیە ئەوەی شایستە داراییەکانە بۆ جوتیاران بۆ ئافرەتان بۆ گەنجان کە هاوسەرگیری پێ بکەن بۆ قوتابیان بۆ هەموو چوێنی و توێژەکانی کوردستان بە پێی یاسا بە پشتیوانی خوای گەورە بەرگریان لێ دەکەین و هەروەها متابعەی ئەدای حکوومەتی عراقیش دەکەین و هی هەرێمی کوردستانیش کە تا ئێستا بەڕاستی لەبەر ئەو مەسالیحی خۆیان ینی پەیوەندیەکانیان لەگەڵ بەغدا تێک چووە ینی هەردوو لادێن بە مەسەلم برێن عقوبەی خەڵکی فەقیر و هەژار دەدەن موچە نادەن. بەرزماوەستاشمان ڕابەر دکتۆر ئەحمەد سۆفی یەکێک لە کاندیدانی کۆمەڵی دادگەری لە سنووری پارێزگای هەولێر و ئیدارەی سۆران یەکێک لەو ماوەستانەی کە دوور خراوەتەوە لە وتاربێژی و زوڵمی لێکراوە چیت هەیە بۆ دەنگدەران لەو دەبەرە؟ الحمد لله وحده والصلاة والسلام على من لا نبي بعده وآله وصحبه ومن والاه کاتێک تەماشای ئەو هەڵبژارنە دەکەین هەندێک دەڵێن چێ سەرکەوتووە ئێمە دەڵێن کۆمەڵی دادگەری سەرکەوتووە چونکە سەرکەوتن بەلای ئێمە خوای گەورە فەرمی قەد ئەفلح المؤمنون ئیمانداران سەرکەوتن ئەو ئیماندارانەی نوێژەکانیان بە جوانی دەکەن خۆیان لە قسەی پرۆپوچ و حاشا ناڕاست دوور دەکەنەوە کە خۆپارێزن لە مەسائیلی مصیبەتی شەهەوات وەروە ئەمانەتەکانیان دەپارێزن ئێمە ئەو سیفەتانەوان تێدایە بە ئیزنی خوای گەورە خەڵکی وایە 15 کورسی هەیە 15 کەسی پێ نایەتە سەرجادە ئێمە بە چاوتروکانێک خەڵکێکی خۆبەخش لە پێناو خوای گەورە دێتە پێش مەقەڕەکانمان و بە پیر بانگەوازمانەوە دێ لە خۆشی و نەخۆشی لە هەبوون و لە نەبوون بە هەموو شێوێک لە خزمەتی ئەو ئیسلامەدایە کۆمەڵی دادگەری ئەگەر لە دنیاە نەیبینی لە هەندێک شتا سەرکەوتە بەڵام لە لای خوای گەورە ان شاء الله سەرکەوتوین و ان شاء الله لە دنیاش سەرکەوتو دەبین بە حول و قوتی خوای گەورە و ئەوەی بەس لەسەر ئێمە واجبە ئەوەیە خوای گەورە فەرمی ئیش بکەن وەقول اعملوا فسيرى الله عملكم ورسوله والمؤمنون خوای گەورە دەبینی ئێمە کار دەکەین تەسلیمی واقع نابین و تەنازل ناکەین لە بۆ هیچ ستەم و هیچ زوڵمێک لە هەر شوێنێک بین لە پەرلەمان بین لە سەرجادە بین لە مزگەوت بین لە هەر جێگایەک بین المؤمن كالنخل المؤمن
كالنحل المؤمن كالغيث أينما وقع نفع لهر شوێنێکی من إن شاء الله نفعي أو خەڵکەمان هەیە و ئەگە خەڵکی بە نەفعی دەوێ خەڵکی چاچی دەوێ بە ئیزنی خوای گەورە ئێمە خۆمان ئەشوبهێنین بە پیاو چاکان ئەگەر لە ناخی خۆشمان خۆمان پێ پیاوی چاک نەبی بەڵام خەڵک مەدحی ئەوانەی ڕابردووی کردووە خەڵک شاهدیمان بۆ دەدا بە ئیزنی خوای گەورە نیەتمان چاکەیە و خوای گەورەش دەبینی پێغەمبەریش دەبینی صلی الله علیه و سلم ئیماندارانش دەبینن ئێوەش بەخێر بێن سەر چاوان سوپاسی ئەو برا خۆشەویست و ئەو بەڕێزاناکەم کە هاتوونەتە ئێرە بە پیربانگەوازی ئێمەوە و شەو ڕۆژ لە خزمەتدان و ئێمەش لە خزمەتیان دەین. بەڕێگادا هاتین بەشێک لە فلێکسەکانی جەناب و مامۆستا شوان هەڵگیراون لە ڕێگاکە. دەسەڵات بۆ لە فلێکسی کاندیدانی کۆمەڵە ترسێ بۆ هەڵیانەگرێ لە ڕێگا. ئەوە دیارە ئەوڕۆ جەنابی سەرۆکی وەزیران هاتووە تەشریف هێناوەتە سۆران بۆ ئەوەی نەبینی کە خەڵکیت کە غەیریوان هەیە ڕسمەکانیان هەڵگرتیە نەوەک ببینینیان نامرتاح ببی و مەکتەبەکانیان ڕاگرتووە و دەوامیان ڕاگرتووە و خەڵکی دەڵێن کۆستەریان بۆ گرتون فەرموو وەرنە حەفلەی زمانی سەدامی شەرەوە خەڵکیان خڕدەکردەوە ئەوە دەلالت لەسەرەوەی خۆشەویستیان نەماون خەڵک بە خۆشی خۆیان نایە و هەروە دەیانێت حەشامەتێکی زۆر لە دەوری خۆیان کۆکەنەوە لە بۆ تەسویرکردنێ کە بەڕاستی ئەوانە شتی مزەیەفن ئەمە باوەڕمان بە شتی مزەیەف نییە باوەڕمان بە شتێک نییە کە لە واقعدا نەبی سەرۆک ئەو سەرۆکەیە پەنا نەباتە بەرشتە حکومیەکان لۆی و حیزبی خۆی بەقوت بکە سەرۆک ئەو سەرۆکەی خۆشەویستی خۆی لە دڵی خەڵکیدا بچەسپێنی بە خزمەت بە چاکە ئەو مەشروع و پرۆژانش کە کراون ئێستا ئیفتتاحیان دەکەن هەمووی حکوومەتن خۆی حیزب نین خۆ لە جیرفانی خۆیان نەکردووە ئەبا لە جیرفانی خۆ مزگەوتێکی دروستکەن ئەسڵەن نایڵن خەڵکی خێرخواز مزگەوتی دروستکە یعنی کا نەخۆشخانەکان وا دەدەنە کەرتی تایبەت یەکێکە شتانە دەکەن ئەگەر لێرەوە بن دەبێت لە بەغدا چی بکەن مەجال هەیە لەسەر لێترسان قسەیەکی کورتکەم طبعا ئەمە دوو جۆرە لێترسانمان هەیە لێترسانە لۆ ئیجابیە یەکێک لۆ سلبیە طبعا کۆمەڵی دادگەری هێزێکی شۆڕژگێر بووە ئەو خەڵکەی کە لە گەریدا زۆری هەبووە پێش ئینتفازەی لە دەرێ بووە بە خوێن خەباتی لە پێناو ئازادکردنی هەرێمی کوردستان و بەدیهێنانی ئەو کیانەدا کردووە کە ئێستا ئێمە بەشێکین کە بەداخەوە لە زۆر کات و لە زۆر حاڵەتانیشدا مەحرومین کۆمەڵ هێزێکی زۆر ئیجابی و زۆر باشە ئیدیک دەیەوێ ببێتە بەدیلی دەسەڵات لە بەدالەت و بەدیلایەتی کۆمەڵ دەترسێت کە کۆمەڵ هێزێکی هێندە چاکە هێندە باشە هێندە پاکە ئەگە بەیانی ببێتە بەدیل ئەو پەڕی خزمەتی خەڵک دەکا خەڵک بەبێ ئەوەی کە ئێستا کۆمەڵ لە دەسەڵاتیش بی یعنی هەواداری زۆرە پەرلەمانتاری هەیە دەنگدەری زۆرە لەبەر ئەوەی هێزێکی پاک و چاکە لەبەرەوەی عیبی ئەوان کەشفەکە بۆیە لی دەترسێن ئەگەر ناوە ئیلا لەبەرەوە لی ناترسێن کە هێزێکی خراپ بی. دوا پرسیارە ڕاستەی دکتۆر ئەحمەد دەکەم چیت هەیە بۆ خەڵکی مسلمان و دینداری هەرێمی کوردستان خەڵکی ئەهلی مزگەوتەکان خەڵکی ناڕازی بەتابەتی کۆمەڵی دادگەری کە حیزبێکە خەڵک لە ڕووی دینداریەوە پێگەینە کە دەستپاک و ئەمین بن کەچی دەسەڵات لەو لە ڕێگری ئەکاتن ئێوە چیتان هەیە بۆ خەڵک وەڵی پەیامم بۆ خەڵکی خۆمان ئەگەر ئێوە لە نوێژکردندا مسلمانن دەبێت لە دەنگدانیش مسلمان بن و دوێنێ و پێری خوای گەورە تەکلیفی لە قورئانی لە مەکردوێنێ پێری دەبینە سەحابە و تابعی و هەتاوەکو هەتا 100 ساڵ پێش ئێستا غەزایان دەکرد و شەڕ سیلاحیان دەکرد ئێستا شەڕە دەنگە ئەگەر ئەوەش نەکەن وەذالکە ئەضعف الئیمان ئەگەر ئەوەش نەکەن بزانن لە ئیمانی خۆیان بێئومێد بن لەبەرچی لەبەرەوەی گچکەترین مووقفیان ئەو دقیقەی نەتوانن دەنجە بدەی کەسێکی مسلمان بیکەیتە شاهدی بۆ بدەی بیکەیتە نوێنەری خۆت ئەوە بەڕاستی لە ئیمانی خۆیان بترسن بۆ خەڵکی عامیش دەڵێم بە درێژایی حکومکردنی حکامی مسلمان سڵتەی مسلمانان لە هەر شوێنێکی پێشی مسلمانان غیرە مسلمانانیش مستەفید بوون قازانجیان کردووە سوودیان بینیوە لە مسلمانان چکە مسلمانێک کە عەدالەت کە دەبێتە مای خۆشگوزەرانی لە بۆ هەمووان حتا دوور لە ڕوتەن ئاژەڵەکانیش لە چیا هەست دەکەن کاتێک حاکمێکی عادل بێتە سەر حکم ئێمە بەدوای عەدالەتەوەین ئێمە ناومان کۆمەڵی دادگەریە کۆمەڵی ئیسلامیە بە ئیزنی خوای گەورە بە جێرەی عەدالەتی ئیسلام هەوڵی چەسپاندنی ئەو عەدالەتاکەین و هەموو لایەک قازانج و سوودبەخش دەبن هەم لە دنیا هەم لە قیامەتی ئینشاءڵڵا گە دەنگمان پێ بدەن. زۆر سپاس بۆ وتەکانتان بەڵێ دیارە کۆمەڵی دادگەری لە سەرجەم ناوچەکان لە سنووری ئیداری سۆران لە سنووری مەڵبەن بەردەوام من لە کارکردنیان بۆ سەرخستنی لیستی کۆمەڵی دادگەری کوردستان